نرخی مریشک لە بازاڕەکانی سلێمانی بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. دوکاندارانی فرۆشتنی مریشک دەڵێن لەبەر بەرزی نرخی مریشک و قەیرانی دارایی تەنیا پارەی چاکردنی مریشکەکە لە هاوڵاتیان وەردەگرن. بەو پێی کیلۆیەک مریشک بە 4000 دینار لە جوملە فرۆشەکان وەردەگرن و بە هەمان نرخ دەیفرۆشنەوە. چەند هەفتەیەک بەر لە جەژن نرخی 1 کیلۆ مریشک بە 3500 دینار بوو، بەڵام چەند ڕۆژێکە 1300 دیناری چۆتە سەر. وڵای مریشک لە 10 ڕۆژ پێش جەژنەوە لە 3800 یاری کردو بۆ 4300 بەنسبەت دەروی شار، هەنا ناو شار لەوانەیە زیاترە خەنە سەری، لەوانەیە کرێدوکانیان گرانتر بێ. تا ئیسە من وەکو خۆم و زۆربەیشیان کە بناسم حیت زیان ناخەنە سەری، بە چەند بۆیان بێ بۆ نەیفرۆشنەوە. ئێوە بە چەند بۆتانیە؟ ئێمە ئەمڕۆ بە 4300 بۆمان هاتووە. چەندی فرۆشت؟ هەرەینەوە بە 4300 بەس پاکردنی تایە بۆمان. یعنی قازان چینە؟ قازان 1 دینار ناخێنە سەری و مریشکە کەمی شەکات گەورە زۆرتر کەمەکە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام گرانبوونی نرخی مریشک بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. لەوانە گرانبوونی نرخی ئەڵەف، گرانبوونی جوجەڵا، بڵاوبوونەوەی نەخۆشیەکی ڤایرۆسی، وشکبوونی سەرچاوە ئاویەکانی کێڵگە پەلەوەریەکان، هەروەها هەناردەی مریشک بۆ ناوەند و خواروی عێراق بە نرخێکی بەرزتر لە کوردستان. ئەندامێکی کۆمەڵگەی کێڵگە پەلەوەریەکان دەڵێت کێڵگە پەلەوەریەکان بە 3200 دینار مریشک دەدەن بە جوملە فرۆشەکان تا دەگات بە دەستی هاوڵاتی نزیکەی 2000 دیناری دەچێتە سەر. گرانبوونی مریشک بەوەی هاوکاری نەکردنی حکومەتەوەیە لە دابینکردنی ئەڵەف و جوجەڵە و بنبەرکردنی نەخۆشیەکانی پەلەوەر. 10 ڕۆژ 15 ڕۆژە بێ نرخی علەف 50-60 دۆلاری تری هاتۆتە سەر. هۆکاری دووەم کە جەناب دەزانی چەند جاری تری ئەمە بەرنامەمان لەسەر کیلۆ جوشکێک لە 35 سانتەوە بۆتە 75 بۆ 80 سانت. هۆکاری سێمیش ئەوەیە کە گەڵا بە دینار جەنابت ئەزانی چۆنە، لەبەر ئێمە هەموو موادەکان بە گەڵای کڕین لە هەمان کاتدا بە دینار ئەیکەینە بازاڕەوە مریشکەمان. هۆکاری سێم ئەوەیە کە نەخۆشیێک بڵاو بۆتەوە بە ناوی ئایبی نیوکاسل گەمبۆرۆ. ئەم نەخۆشیە لە 15 چوارەوە وردە و لەسەری هەڵداوە تا مانگێک لەمەوە پێش زۆر قورستر بوو. ئەم دقیقە من و جەناب قسەی تیاکەین زۆر قورسترە نەخۆشیەکە بە ناوی ئایبی نیوکاسل گەمبۆرۆ. ئەتوانم بڵێم لە 160 بۆ 170 پرۆژەکانی هەموو هەرێمی کوردستان، نەک هەرێمی کوردستان، ئەتوانم بڵم لە دووەک و زاخۆ تا نەجەف و کەربەلا جوچک و مریشکی هەموو لە ناو بردۆ منار بووتەوە. بەراورد بە مریشک نرخی گۆشت جێگیرە، بەڵام بەهۆی بەرزی نرخەکەی گۆشتفرۆشان بازاریان گەرم نییە. قەیرانی دارایی وای کردووە هاوڵاتیان زیاتر پەنا بۆ کڕینی مریشک بەرن، مریشکیش تا دێت نرخەکەی بەرز دەبێتەوە. وەڵاهی لەوانەیە هۆکاری ئەوە بکە هەرزانترە. اینجا خەڵک لە گۆشتی قوربانیشمان بۆ دێ لەوانەیە ئەوەش سەبەب بێت. ئیتر لای منیش سعرەکە مناسبە وەڵا، بەس بازار تۆزە کەسترە، گۆشتی حیوان کەسترە. بەتەئکید بازاڕی گۆشت کەسترە بەرەوەی دەبۆرەی سعرەکەی گرانترە. هەر مەسەلەکە ئەوەیە. سلێمانی بۆ جەژن ڕۆژانە پێویستی بە 2000 تەن مریشک هەیە، نزیک بە 600,000 مریشک دەکات. لەگەڵ نزیکبوونەوەی جەژن خواز لەسەر مریشک زیاد دەبێت، گەرچی کێڵگە پەلەوەریەکان دەڵێن توانای دابینکردنی 20 ملیۆن مریشکیان هەیە و کێشەی گرانبوونی مریشک پەیوەندی بە کەمبوونەوەی نییە لە بازاڕەکاندا. ئەوە حکومەتە هاوکاریان ناکات، پێویستە ئەڵەف و جوجەڵەیان بە نرخێکی کەمتر بۆ دابین بکات تا ئەوانیش نرخەکەی کەم بکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.